سڵاو بینەرانی ئازیزی شاشارەنگینەکەی دیمەن سارام و لە بەرنمەیەکی نوێی مایکە سوورەکە گەڕامە کۆمەڵێک خەڵات و دیاری زۆر تایبەتم پێەیە ئێوەش بینەرمان بن لەگەڵمان بن با بڕۆین پرسیارکەین و بزانین کێ دەتوانێت ببێتە خاوەن خەڵاتەکانمان با بڕۆین. باشی؟ کوردن؟ باش یەکێکتان وەرنە ئەم دیوم؟ بێوەرن؟ وەرە لامۆتۆش. سڵاو لێبێ؟ بەڕێز سەرچ. ناوی بەڕێزە؟ یەحیا. ئەو ناوە خۆشەکەی لێی ناوێ؟ وڵا ناوی مامە شەید کرد بامن. تەمەن درێژ بیشەڵڵا. چۆن هاتوونەتە فامیلی مۆڵ؟ وڵا من لێرە کاس بم هەواڵەکەشم گاز کرد گوتمان پیاسەکی لێ دەنێت. باشە با بچمە لای ئەویش سڵاو لێبێ؟ عەلەیکوم سەلام. ناو چییە؟ حەمید. کاک حەمید. بەڵێ. چ کارەی کاک حەمید؟ بەڵێ. چ کارەی چی ئیشێکەکەی؟ ئیشی هەریقی. هەریق؟ بەڵێ. ئیشەکە گران نییە؟ نا زۆر نا احتیاجە. باشە ئەی تۆ چ کارێکەکەی؟ لە شەرکەی بۆ نیشەکەم. شەریکەی بۆن؟ بەرێ. ئێ باشە یعنی بۆن خۆشی؟ بۆ خۆشمەرەوە. ئێدە باشە. حەزت لە چ بۆنێکە زیاتر؟ وڵا زیاتر جان پاول و ئینڤیکتوس ئەو بۆنانە بەکار. ئەی کڕیارەکانتان زیاتر چ بۆنێکە بن؟ یارەکان وڵا دەگۆڕێ هەر ئافرەتەکان جودا دەبن بەس زیاتر پۆلۆ بلۆ بۆنانە بن. زۆر باشە لە شان ساقبە یاخوا. ئەی تۆ لە کارەکەتا هیچ شتێکی ناخۆش ڕوویاوە تا ئێستا شتێکی خۆش ناخۆش؟ شتی خۆش. بۆمان باس دەکەیت؟ ینی کو مەسەلەن. چ شتێکی خۆش ڕوویداوە بۆمان باس بکە؟ ینی مەسەل کو ینی کو شتێکی. لە کاتی ئیشکردنە لە کاتی ئیشکردن زۆر باکات لەکەم وەستایان قسە خۆش ئەوانە خۆشترن لەکنم. بەڵێ؟ قسەی بێڕێز خۆش نییە. وایە ئەکیت؟ باراوندەیە. زۆر باشە لە شتان ساق بێ. ئێمە پرسیارێکمان ئامادەیە؟ بەڵێ. وەرە لامۆتۆش پرسیارێکمان ئامادەیە ئەگەر وەڵامەکە بزانن دەبنە خاوەن خەڵات باشە؟ بەڵێ. ئامادەیت؟ بەرێ. لەگەڵ پرسیار وەڵامە چۆنن زانیاریتان باشە؟ وەڵای کەمە. ئەی تۆ؟ ئەلەکەم. کەمە؟ زۆر. باشە گیانە. پرسیارەکەمان ئەوەیە گەورەترین ئێسک لە جەستەی مرۆڤ چ ئێسکێکە؟ بەس ئەگەر وەڵامەکە زانی تۆ مێڵێ باشە؟ ناوەڵا. نازانی؟ ئەی تۆ؟ گەورەترین ئێسک گەورەترین ئێسک لە جەستەی مرۆڤدا چ ئێسکێکە؟ ئێسکی شتە نازانم. وەڵامێکم پێ بڵێ پێم خۆشە ببنە خاوەن خەڵات؟ وڵاهی برێم نازانم. باشە. هاوکاریتانەکەم پێم خۆشە ببنە خاوەن خەڵات بەڵام ئەگەر وەڵامەکەتان زانی ئەبێ شتێکی خۆشم پێشکەشکە. باشە؟ باش. ئێسقانی ڕان، ئێسقانی پشت، ئێسقانی سەر. سەر. bilmiyorum. تۆڵەی سەر؟ لا. ئێسقانی ڕان، ئێسقانی پشت، ئێسقانی سەر. پشت تۆڵی پشت؟ بەرێ. نایگۆڕی؟ نایگۆڕ. تۆڵی چی؟ ڕان. ڕان؟ بەڵێ. ئەکیت؟ ئەکی. نایگۆڕی؟ ناوەڵا. زۆر باشە دەستخۆش وەڵامەکە ڕاست بوو بوونە خاوەن خەڵات. داوا لە هاوکاران مەکەم کارتێکم بنێ ئەوە کارتی تێکساس چکنە ئەتوان بچن لەوێ خواردن بخۆن و سابی داشکاندنتان بۆکە باشە؟ زۆر دەستخۆش. دە شتێکی خۆشم پێشکەشکەنەوە خەڵاتەکەشتان بردە و هاوکاریم کردن و زۆر دەستخۆش. ئیشاڵڵا خوا بکە دەچین. سپاس. ئەی تۆ چیم پێشکەشەکەی شتێکی خۆشم پێشکەشکەن نوکتەیەک قسەیەکی خۆش. وڵا برێم هیچ نازانم. ئەی دەنگە خۆش نییە گۆرانێکم بۆ بڵێ؟ ناوەڵا هیچ هەر بە خۆم نەخۆشم دەنگ. ئیشەڵڵا باشە بێ. ئەی تۆ نوکتەی خۆشە زانی بەس هیچ باز ناکەی. ئەو خۆی نا لا هیچ قسەمیست. کەم قسەیەکە. باشە سپاس بۆ بەشداریتان زۆر سپاس خۆتان لەگەڵ. سڵاو لێبێ؟ سڵاو لە تۆ سپاس دەکەم. باشی؟ ژیت نای بەڕێزێ؟ سامان کاک سامان. عزیزی. خەڵکی کوێی کاک سامان؟ سۆران. لە سۆرانە و هاتی بۆ هەولێر؟ بەڵێ. فامیلی مۆڵە پێ چۆنە؟ خۆشە زۆر. لەگەڵ برادەران هاتووی؟ کاک هاوبیر بەڵێ ئێرە وەڵاش. ئەی بۆ کاک هاوبیر نایە قسەمان بۆ بکە؟ شارد و نازانم حەسینی دەرکەوی دیارە. بۆچی؟ دیارە عەز ناکات دەرکەوێ بڵێن چی؟
باشە بەچی سەرقاڵی ڕۆژانە والله ساقي ساري قورما لەش ساقی ئیش و کار چۆنە الحمد لله باشە شکر الاخوة بس الحەمدولله سلام بەرنامەکەی متبینی و پێشووتر پێ چۆنە خلق زور برسو مايك السلوان علين ئێ بۆ خۆ خەدای مایکەکە نییە نازانم بلند والله تۆ پێ چۆنە بەرنامەکەمان باشا الحمد لله زور باش زۆر سپاس دەکەم پرسیارێکمان ئامادەیە وەڵامەکە بزانی دەبێتە خاوەن خەڵات بلي کام دەریا پێی دەڵێن گۆڕستانی کەشتیەکان لە جیهاندا كان دريا بيضا ورستاني كشتكا لە جیهاندا احسن كاريتيانيا وين احسن كاريتيانيا وەڵامێکم پێ بڵێ ئەگەر وانە بوو پێ دەڵم بگۆڕە کام دەریا لە جیهاندا پێی دەڵێن گۆڕستانی کەشتیەکان بايجا به ئیجا دريا ايجا وەک هاوکاری پێ دەڵم بگۆڕە ايه ورستاني كشتكا ئەو هەموو دەریایەمان هەیە اخن نازانم بخوي بلند پێ دەڵم ئیجە نییە بیگۆڕە پێم خۆشە ببیتە خاوەن خەڵات سپاس دەکەم بەس میوانی تو لە سۆرانەوە هاتووی پێمان خۆشە ببیتە خاوەن خەڵات لێم گەڕێم باشە وڵی نازانم بە قورعان زۆر چاکە ئەی شتێکی خۆشمان پێشکەش ناکەی خۆچیت بەسەر هاتێکی خۆش لەگەڵ برادەران لە کاتی ئیش و کاردا ژیانم هەموو دەگەوی بریتە سەرێش خۆ شاردووە بۆچی وڵا نازانم لە مایکە سوورەکە ترسێ ئێوەڵاوانە مایکە سوورەکە وایە ئێستا تۆ هیچە ترسی نەوەڵە هیچ شتێکی تیان نییە پرسیارەکردن نازانم جواب دەمەوە و زۆر طبیعیە ئاساییە باشە شتێکی خۆشمان بۆ بگێڕەوە بەسەر هاتێکی خۆش لە کاتی ئیشکردنا ڕۆژێک بارتان بردبێت و شتێکی خۆش ڕوویا بێ زۆر پێی پێکەنی بێتن وڵی جارش ساری گەورم ڕاگرت ئیشم پێکرد بۆی هەوای هەستی بەڵێ سوب مەژۆرە دانیشتم چاوەڕێمە کرد هەوای هەستیتن ئەویش سوو برێش سارەکەی دانا بۆ خۆی مات کرد بوو تێگەن سارەکە ڕۆی غارمدا غاردانێک زۆر ترسام ئەوە بوو زۆر پێکەنی زانم ئارێوەڵە لەشتان ساق بێ زۆر سپاس دەکەم خۆشحاڵ بووم کاتێکی خۆش خوار لەگەڵ زۆر سپاس سڵاو لێبێ سلااو سەرچام بەڕێ ناوی بەڕێزت ئەحمد کاگ ئەحمەد چۆنە هاتوویتە فامیلی مۆڵ وڵی بە خۆمان شەریکەمان هەیە لێرە زیرنگرن بەڵێ ئەرێ وڵە ئیشی زێر دەکەی بالضبط زێر بازار چۆنە والله الحمد لله بس هەر فەرقی کرایە ڕاستی پێت بێ لەگەر ڕۆژەکانی دی لەگەر ساڵەکانی ڕۆژ زۆر ئەمڕۆ باشە فرۆشتووە ئەوڕۆ ناوەڕ لۆ دەموچامەوە هەدیانە وڵا دڵخۆشی وتم بەخوایز نەبێ ئەمڕۆ 5-6 پارچەی گەوری فرۆشتووە هەر دڵخۆش بیجانسان ئیشەڵا دایم دڵخۆش دەبێت ئێنەرژی بداتە خۆت ئەکید فقط بەوەی نەبێتن مەسەرەن ها بازار هەبی نەبی بەس لە دەستخوای هەر تێتە وایە ئەکید بەتەکید وایە لە ساق بەیەخوا مشتریەکان زیاتر پیاون یان ئافرەتن مشتریەکانی خۆمان باعتیبار زیرنگرن سەدا ئافرەتێت ئەخر ئەی پیاو نایە هەدێ بۆ ژنەکەی بکڕێ نانە باشە باە ئەوەن دەجی پیا هەدی و گیفتی و تشانە دەبا باشە ئەو پیاوانەی کە هەدیەکانەکڕن بۆ ژنەکانیان زیاتر کوردن یا عەرەبن واللهی با بڵێن بزانین کامیان ڕۆمانسیترن ئەوە ئاها لە بۆ وڵی با بڵێم ستەندەرە بەس کورجی باش الحەمدلله زۆر کورد گەشتێ ئەو مەرحەلەی بڵێ ها اهتمام زیاتر بە ماڵی خۆ عیلی خۆت بدە الحەمدولله ئینشەڵا هەموو کەسێک و هەموو عیلێک بەختەوەرە بن پرسیارێکمان ئامادەیە وەڵامەکە بزانی دەبیتە خاوەن خەڵات ئەوە نەبی ها زەحمەت نەبی نا وەڵامێکە ئیتر زۆر ئاسانە باشە کام دەریایە لە جیهاندا پێی دەڵێن گۆڕستانی کەشتیەکان مالدیف وەڵامێکی تاوام پێ بڵێ بە دڵنیاییە سیاحی با بڵێن وەنیە گۆڕستانی کەشتیەکان بەڵێ گۆڕستانی کەشتیەکان نازانم شتەکەی نازانم دەلیم نازانم تەواو باشە شتێکی خۆشمان پێشکەش ناکەی بەسەر هاتێکی خۆشم بۆ بگێڕەوە نوکتەیەک بەسەر هاتێکی خۆش واللهی نوکتەشی مان پێی ڕاستی با پێلم بە بڵێن زیاتر عملینە لە بۆ باشە لە دوکانەکە چ شتێکی خۆش ڕووی داوە بۆمان باس بکەی لە دوکانەکەی خۆمان بەڵێ ئەوێ شتێکی زۆر سەرنجڕاکێش بوو خەسوو یارمەتی کوڕەکەی زیاتر لە کەسەکەی خۆی دەدا وەکی پالپشتی بوو زیاتر ڕاستی وەکی ها مەسەرەن کەسەکەی لەوانەیە بێتە ژۆرە بلێ ئەو شتم دەوێت قورسە داگی کەسەکەی دەگۆنا نەسیحەت مەسەن بەدەوەی خۆی دەدا دەگۆ بات شتێکی
کەچم شتێکی خەفیف بێتن قورساتی لەسەر شانی نەبی ئەو شتێکی زۆر سەرنجڕاکێش ئەمیشی زیاتر دەفعمم تەخفی زیاتر لە بۆیان کرد دەیلەشی تۆش ساغ بێ دەستە خۆش بێ ئەوانیش بەختەوەر بن ئینشەڵڵا یعنی ئەوە خەسوو بوو یارمەتی زاواکەی خۆی نالێمەوە شتێکی زۆر گرنگە زۆر مهمە شتێک هەم مشکلە لە گۆرگمەلگەژی نابی و هەمجی یارمەتی زۆر خۆشە ڕاستی الحەمدولillah و ئەوەی لە بۆ نەفەردەمینی ڕێزگرتن و احترام ڕاستە بە مادە هیچ نییە ئەکید وایە دەستە خۆش بێ سپاس بۆ بەشداریکردن سوال لەگەڵ سپاس سڵاو لێبێ سلام ناوی بەڕێزە مەڕۆ مەڕوا خان خەڵکی کوێ کەرکک خەڵکی کەرکووکی ماشەڵڵا کچە کەرکووکیەکان زۆر جوانە زۆر سپاس سپاس دەکەم لە هەولێرە ژیت بەڵێ لەش ساغ بێ چۆن هاتوویتە فامیلی مۆ وڵای هاتوون لە بۆ سینەما و هەندێک شتی بکرێن بازاری کردن ئافرەتان زۆریان حەز لە بازاری کردن لەش ساغ بێ بە چیەوە سەرقاڵی ڕۆژانە وڵڵاهی ئیش چ ئیشێک دەکەیت پارێزەر دەی لەش ساغ بێ زۆر سپاس چ شتێکی خۆش ڕوویداوە لە کاتی کارکردنا یان شتێکە بیرە نەچێتەوە قەت وڵڵاهی شتێکی خۆش ئەمە ئیشی پارێزەرایتی وەڵاو شتی خۆشی شتی ناخۆشە نیارێ وەڵڵا لەشتان ساغ بێ پرسیارێکمان ئامادەیە وەڵامەکەت زانی دەبیتە خاوەن خەڵات چ دەریایەک لە جیهاندا پێی دەڵێن گۆڕستانی کەشتیەکان دەریامان زۆرە ناوی دەریاکمان پێ بڵێ لەوانەیە وەڵامەکە ڕاست بێت نازانیت باشە گیان سپاس دەکەم سپاس بۆ بەشداریت خوا لە سپاس سڵاو لێبێ توش باشی کان خەپات گەس تەلەفۆن دەکەم ئەوە کێیە برادر برادەرتە دە باشە بڵێ مایکە سوورەکە هات خەپاتی کرد بەس ما ڕۆی لە ترسان لە تەلەفۆنیشا لێمانە ترسن عادی بۆچی تۆ ئێستا قسەمان بۆ بکە بزانە مایکە سوورەکە ترس ناگەیاننا ناوی بەڕێزە ئەیمن کاک ئەیمن کاک ئەیمن بە چیە سەرقاڵی بەی شوکارەوە لەوەم ئیستەمبوڵ لە هۆم ئیستەمبوڵ داواملەکەی لە شستاق بێ سپاس دەکەم ژی ناو فامیلی مۆڵە پێ چۆنە خۆشە خۆش قەرەباڵخە زۆر نامێرە بەس بەڵێ خۆش عیبین ئێوە لای ئێوە چۆنە لای ئێمە باشە الحەمدولillah الحەمدولillah مشتریەکانتان چۆنن باشە لەخوا بزیێن تەبیعەتیان ڕەزیلن بەخوای هەندێکیان ڕەزیلن هەندێکیان دڵسافن بە پێی مشتری دەگۆڕێت زۆر چاکە پرسیارێکمان ئامادەیە بەڵێ وەڵامەکە بزانی دەبیتە خاوەن خەڵات بەڵێ باشە بەس ئەگەر بوویتە خاوەن خەڵات دەبێت شتێکی خۆشمان پێشکەشکەیت ئەزە میز نازانم شتا بۆ نازانی و شتانە نوکتەیەک خۆشیش نازانی بۆ من بگێڕیتەوە ئەی بە سەراتێکی خۆش لەو شوێنی ئیشی خۆ تا شتێکی خۆش ڕوویدا بێ با من پرسیارەکەم کەم دوای ڕێکەوی با فکرتەکەیێتەوە تۆ با من پرسیارەکەم کەم ناوی دەریایەکم پێ بڵێ کە پێی دەڵێن گۆڕستانی کەشتیەکان گۆڕستانی کەشتەکان بەڵێ دەریامان زۆرە ئێمە بەڵام ئەو دەریایە دەریای مردوو هەیە بەس گۆڕستانی کەشتەکان من پێم خۆشە ببیتە خاوەن خەڵات ئەوە نییە پێت ئەڵم بیگۆڕە وەڵامێکترم بەرێ ئاسانکاریە ئەوە ئاسانکاری بوو وەڵامەکە و پێوتم بەڵامتم بیگۆڕە باشە زۆر سپاس دەستە خۆش بێ سپاس سڵاو لێبێ باشی ناوی بەڕێزە ئازاد کاک ئازاد بە چیەوە سەرقاڵی کاک ئازاد وڵی سۆرای تۆزەکی سۆرانی نازانی من میوانم لێرم بریتانیا سەر چاوان بەخێر بیتەوە هیچ لێم تێ ناگەیان ئێستا قساکەم کەم تێگەی باشە تێگەی مشکلەمانی حەلیەکەین بە چیەوە سەرقاڵی لە بەریتانیا چ کارێک دەکەیت ڕستۆرانتیایە ڕێستۆرانت هەیە زیاتر خەڵکی بەریتانیان لە لاتنانە خۆنیان کوردەکانی خۆمان وڵی خواردنی هەر عەرەبی و کوردیە چ خواردنێک دروست دەکەن ئێوە هەر لایەوە دەڵێن گەز شاورمەیە شاورمە بەڵێ زۆر چاکە لە شتان ساغ بێ مشتریەکان لێتان ڕازین زۆر پێیان خۆشە خواردنەکەتان زۆر خۆش زۆر چاکە ئەوە چۆن گەورەیە
بەڵێ ئەو چۆن هاتوویتە ئێرە والله من هاتم بۆ سیاحە بۆ سیاحە بۆ سیرکردن بازاڕیکردن هیچ ئەکڕی والله زۆر بەشیان کردین دەی لە شتان ساغ بێ سپاس. پرسیارێکمان ئامادەیە وەڵامەکە بزانی دەبیتە خاوەن خەڵەت بەشێ فەرمو کۆنترین دراو لە جیهاندا چ دراوێکە کە هەتا ئێستش کاری پێ دەکرێت چاوە دراو پارە پەرە چ پارەیەکە کە هەتاوەکو ئێستش کاری پێ دەکرێت والله من دۆلاری کار لێرە دکەم بەڵێ و پەرێ عراقی من کار لێرە دکەم لێرە ناڵم لە هەموو جیهاندا لە هەموو جیهانێ بەڵێ پارەیەکی کۆنا هەتا ئێستش ئیشی پێ دەکرێت هەرێک کۆنە دۆلار هەیە و ستەرلینی هەیە وەڵامێکم پێ بڵێ یەک وەڵام یەک وڵات ئێم زۆر کاری ستەرلینی دکەم پاوند پاوەند تۆ ئەڵێ وەڵامەکە پاوەندە ئێم وڵاتی من هەموو پاوندە وەڵامی پرسیارەکەی ئێمە وڵاتەکەی تۆ باز ناکەین وەڵامی هەموو دنیایە. پرسیارەکەمە لە جیهاندا لە جیهان دۆلارە دۆلار زۆر حەز دەکەم ببیتە خاوەن خەڵات بیگۆڕە شتێکی ترمان پێ بڵێ یۆرۆ نا بەداخەوە وەڵامەکەت نەزانی شتێکی ترە هیچی خۆشمان پێشکەش ناکەیت والله نازابێت چ دڵێ سرعە نوکتەیەک قسێکی خۆش خۆش دەنگە خۆش نییە بۆ گۆرانیمان بۆ بڵێ نییە ئەو شتە هەر نییە کێ خۆش بوومەدی تەراز کرد زۆر سپاس دەکەم ئێمەش خۆشحاڵ بووین سپاس دەکەم کاتێکی خۆش خوار لەگەڵ سپاس بۆ بەشداریکردن سپاس بۆ ناو چییە؟ نام دیار کاک دیار خەڵکی پێ کاک دیار باکوور باکوور سەر و سەر چاوا زۆر سپاس چکارەیت بەچێ و خەریکی ئێستا لەوێرە ئیشتێکی لێرە ئیشەکەی لە فامیلی مۆڵ بەڵێ. لەش ساخ بێ زۆر سپاس ئیش و کار چۆنە بازار چۆنە والله باشە الحەمدلله ئەلحەمدولله یاخوا باش بێ سپاس بەسەرهاتێکی خۆشم بۆ بگێڕەوە ڕۆژانە لە ناو دوکانەکەتە زۆر زایفم کوردیەکێ بۆ کوردیەکەت زائیفە ئەرێ باشە پرسیارێکە لێ دەکەم بەڵێ. وەڵامەکە زانی دەبیتە خاوەن خەڵات باشە زەحمەتە بەس زەحمەت نییە بۆچی وا دەڵێ باشە. ئەبێ ئینسان ئەمەلی هەبێ خۆ بێ ئەمەل طبعاً، مەکە طبعاً. وایە بەڵێ. کۆنترین دراو لە جیهاندا کە هەتا ئێستش بەکار دێت چ دراوێکە دراو پارە ها. وارە بەڵێ لە جیهاندا لە کۆنا بەکار هاتوو هەتا ئێستش دراوەکان بێگومان دەزانیت بەڵێ بەس چییە نایتە وەڵامێکمان پێ بڵێ بەشکم ببیتە خاوەن خەڵات زێر نابیتم نا زێر نییە حەز دەکەم ببیتە خاوەن خەڵات یە هاوکاریم کردی زێر نییە پێ دەڵم بگۆڕە بە وەڵامێکی تر آخر چ دیت دراومان زۆر زۆرە پێشدا ئەشیا بەدڵت کرد مثلا ئەشیاکی دەدەی ئەشیادی بەدڵت کرد ئەو دەزانم نا بەداخەوە دەستە خۆش بێ سپاس بۆ بەشداریکردنت زۆر سپاس سەرچاو سڵاوتان لێبێ باشن لێرەدا بنیشم با بێمە بینتانەوە یان بێمە ئێرە باشە نانەکەتان تەواو کردووە دە باشە وتم نەوەکو لە ناو خواردنتان بکەم سڵاوتان لێبێ ناو چییە؟ نادیە خانە و ناو خۆشەکی لی ناوی دایکە؟ دایکت زۆر خۆشترەوە یان باوکە و پرسیاری هەمومان لێمان کراوە هەردووکیان کامیان تۆزی زۆرتر دایکە ئافرین دایک زۆر ماندووە باوکیش بە هەمان شێوە بەڵام دایک زیاتر ماندووترە بە مناڵەکانەوە لە قوتابخانەیت؟ ئەی بەچێوە سەرقاڵی؟ هەر لەگەر داکەم ئیشی ماڵە دەی لە شتان ساخ بێ با قسە لەگەڵ دایکشت بکەم سڵاو لێبێ ناوی بەڕێزە؟ تانیا خان تانیا خان تۆ بەچێوە سەرقاڵی هەر لە ماڵەیان ئیشی دەریشە دەکەیت فترة لمالهم ئەو فترێ لە ماڵەوەی لەش ساخ بێ یاخوا صور بو بس اسا لمالهم کاری فۆتۆگرافی دەکرد لەش ساخ بێ چۆن بوو ئیشەکە قورس بوو ئاسان بوو انا هم قرص وهم عصام بو- بوش بو لها ما كان لەبەرچی لەبەرەوەی یعنی ئیشەکە تایبەتە بە پیاوان زیاتر پیاوان ئەو ئیشە دەکەم قورسایان والله بس والله ما عندي بو
لە شستا فڵقشم نەسەر نەما بەڕاستی ڕاستەکەی لە شستاق بێ ئێستا هیچ کارێک ناکەی لە ماڵ و خواردنی خۆشیان بۆ ئامادە دەکەی نەنا ئەوە کابانەوە ئەوە کابانە چ خواردنێک زیاتر دروست دەکەی هەموو شتێک دەزانی لە دۆڵمەی زۆر زیرە ئەی ئافرین دڵمەی هەولێریان دروست دەکەی دەی لە شستاق بوو بە قوربان پرسیارێکمان ئامادەیە وەڵامەکەتان زانی بێگومان دەبنە خاوەن خەڵات کۆنترین دراو کە هەتا ئێستا بەکار بهێت لە هەموو جیهاندا چ دراوێکە دراومان بێگومان دراومان زۆرە بەڵام وڵاتاکەیان لە جیهاندا تایبەت بە وڵاتێک نییە لە جیهاندا زۆرترین ڕێژەی بەکارهێنانی هەیە و لە کۆنی شەو هەتا ئێستا بەکاردێت پێم خۆشە ببنە خاوەن خەڵات حەزم لێە وەڵامەکە بزان و وەکو هاوکاریێک پێ دەڵم بیگۆڕە دولارە یۆڕۆیە وەڵامێکی کۆتاییم پێ بڵێ وەڵامێکی کۆتاییم پێ بڵێ تۆ دولار نییە دۆلار نییە بیگۆڕن نا بەداخەوە وەڵامەکەتان نەزانی شتێکی خۆشم پێشکەش ناکەن کامتان دەنگتان خۆشتر دووتان دەنگتان خۆش دیارە ناوەڵا تۆ مادەم کابانی بەنگیشە خۆشە لە کاتی ئیشکردنا گۆرانیڵێ لە بەردەمی خۆتەوە شتێکی خۆشمان پێشکەشکە لەبەر نییە لەو دەمە هەموو لە بیرکرد نانا لەبیری نەچۆتەوە بەنگی خۆش دیارە پێمان خۆشە گۆرانێکی خۆشمان بۆ بڵێ حەز لە دەنگی کێ خۆت با هاوکاریت کەم بۆ ئاسان کەم هەڵوێست هەڵوێست سەلامی بەڵێ ئێڵە گۆرانێک هەڵوێستمان بڵێ ئێستاش هەڵمی هەناسات دێ ڕاو گۆرانیشکە یاڵا هەموو لە فکرم لە فکر مای کەستورەکە بینیوە لە فکرێتەوە یان هەرخۆ بیرێتەوە ئەو مایکەم دیتاو ئێ بۆ خۆ جیازی فۆرمات نییە ئەوە پۆزێک فۆبیا بێنەوە چی دێتە پێش نانەوە نییە دا ئەچوو برێ بەداکەم گۆرانی بەیەکەوە باشە حەزەکەی نزیک بنەوە لە یەکەوە دا بەدا دەی دەشتە چی برێ مشکلە نییە عەرەبیش بێ ئێ هەڵوێست گۆرانی خۆشیە ئێستاش هەڵمی هەناسات لە سیەکانمە بەجێماوە گۆرانیشکە باشە گیانە وەخ گۆرانیەکان نانە ناو مێشک ئەی خوا بۆچی ئەو مایکەم دیت نانە زۆر ڕیلاکس بەوانە لا بەخوای شتەشکە نییە پێشکەشکەم بەدڵی خۆت نوکتەیەکی خۆش بێ بەسەر هاتێکی خۆش بێ شتێکی خۆش لێ بەسەر هات بێ ئێستش بیر بکەوێتەوە پێ بکەنی زۆرم هەیە دەی یەکدانە لەو زۆرەمان بۆ باسکە ئەبێ ئێستا جێڕاقەوە لە ڕێک ئەوە نامێ کەس بزانی ئەوە ئەوە نابێ کەس بزانی بزان زۆر خۆشە نادەها بۆمان باسکە دەی من لێم بوو بە مەراق بزانم چییە ئەمن شەر پێ ئەچوو برێ من حەزەکەم تۆ بۆم باسکەیت ئەخ شتەکەی خۆش بێ ئەمن شەر نەدەکەم یاڵا دەی بۆمان باسکە دەی مەکرمان بەسەر ئەمەکە هەموو مەکرێت چییە دوو نەفەر تێ بەس مەکرێ بۆ هەڵگرێ باسکە تو باسکە بەخوای باز ڕۆژێک بە تو قەبرستانی داهاتین بەڵێ غێر کەس بەکرد قەبرستانی دادێت سەلام دەکەی وایە السلام عليكم وایە خۆش بیاوە بەڵێ ئەوەر لە کاو گوتی السلام عليكم أخوة إن شاء الله تساعد كاتب بعربي شي يقول الله يشفيكم إن شاء الله أويا هر لو كاتينيا هر دارك بين دا بنت ودريتنا هەر کاتێک لێ بڕۆن وا دەڵێ ئەموو ناڵێ بە سۆچی گچکە بوون بەڵێ ئەوان بەبیرم دەینەوە ئەی گوتم لێ گچکە بوون لۆ بەبیرم بازم لێ بێنن بڵێ كاتيك عاوز هر دمك يدرم الله يشفيكم فيدرم الله يشفيكم الله يشفيكم يعني كدم لي تواو وایە ئەکید دينا بتواو والله خوش وەتا دەکرێت مش تەقیدیم بۆ کرد زۆر باشە مادەم ئەو بەسەراتە خۆشی پێشکەشکردم پێم خۆشە ببنە خاوەن خەڵات سێ اختیارتانەیەمێ بۆ پرسیارەکەی خۆم
کۆنترین دراو لە جیهاندا چ دراوێکە کە هەتاوەکو ئێستا کاری پێدەکرێن لیرە دۆلار پاوەند لیرە دۆلار پاوەند پاوەند دڵنیای ئافرین کچەکەمان زیرەکیشە گۆرانێکەمە پێشکەش ناکەی ئەوەی تازە پێشکەش دەوە بوویتە خاوەن خەڵات دەبێ گۆرانێکش پێشکەشکەی باشە مەنگە خۆش دیارە ئای دەنجیم خۆش نییە خۆش نییە باشە دەنجیت خۆشە وەڵا دەنگی من زۆر ناو وەڵی تو خۆشە باشە زۆر سپاسدانەکەم دەستان خۆش بێ وەڵامەکەتان ڕاست بوو بێ زەحمەت هەدیەکمان بنێ ئەوە هەدیەی سپۆنسەرەکانمانە بۆ بەڕێستان ئینشەڵا سوودیە بێت و بە خۆشی بەکارهێنن سپاس بۆ بەشداریکردنتان زۆر سپاس سپاتان لەگەڵ سڵاوتان لێبێ بخير بسرچاو ناوی بەڕێزە سیروان کاک سیروان سڵاو لە تۆش ناوی بەڕێزە عبدالرزاق کا عەبدوڵڕەزا بەچیەوە خەریکن پیاسو گەران بەس پیاساکەن تۆش بەس پیاساکەی پیاسە زۆر چاکە لەشتان ساق بێ یاخوا بەچیەوە سەرقاڵن وڵی بە مۆبایل تیکتۆک بە مۆبایل پیاسەر ئەو هەنا موبایل و تیکتۆک و پیاسە بەڵێ. بەرنامەکە ئێمەتان بینی و پێشووتر خی ناوەڵەوە یەکەم جارە چۆن مایکە سوورەکە کەس هەیە مایکە سوورەکە نەناسێ گوم حەزمان نەکردوانی سێرمان نەکرد ئەو دیمەلات ئەوە نەخۆش دەیگەڕێنم لە بە تۆ چاوێت ئیشەڵا چاکە بێ فامیلی مۆڵتان پێ چۆنە خۆشە ڕۆژانە دێمە ئێرەوە هەموو ڕۆژێک دێ وەڵام کەم دێم مامسم و کەم دێ کەم دێ باشە پرسیارێکتان لێ دەکەم وەڵامەکەتان زانی دەبنە خاوەن خەڵات سێ اختیارتان ئێمە لەگەڵی باشە ناوی دەریایەکم پێ بڵێن کە لە جیهاندا هەیە ئەو دەریایە پێی دەڵێن گۆڕستانی کەشتیەکان سێ اختیارتان ئێمێ بەڵێ دەریای باکوور بەڵێ دەریای ناوەڕاست دەریای مردوو ئاخا ئەو دەریایە مەتەن ناوی ئەو سێدانی کە پێم وتی ناوی یەکدانیانم پێ بڵێ یەکێکیان وەڵامە ڕاستەکەیە بەڵێ دەریای باکوور باکوور و ئەتلەس و ناوەڕاست دەریای ناوەڕاست. باکوور دەریای ناوەڕاست دەم باکوورە باکوورە تۆڵی چی وڵای من ناز وەڵامێکمان پێ وەڵام بڵێ منین چی وڵای چی برم باشە باماندودنەکەین تۆ وەڵامەکەت زانی ئۆی، وەڵامەکە ڕاست بوو بەڵێ. دەستە خۆش بێ بوونە خاوەن خەڵات سەرچاو داوا لە هاوکاران مەکەم کارتێکم بنێ ئەما کارتێکی فریا دەچن لە تێکساس چیکن بەڵێ بە فرینان دەخۆن هەردووکتان باشە سپاس بەدڵتە خەڵاتەکە بەخێر بۆچی چی بکەیت خۆش نیە بچی لێنان بخۆی عیبینێ خۆشە نانتان خواردو ئێستا وەڵا نانمان خوارد دقینا ڕۆژێکی تر وەرنەوە لێرە نان بخۆن باشە سپاس سەرچاو بەخێر زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ بەشداریکردنتان زۆر سپاس سەرچاو عەفو عفو عفو دانیشە بەخێر سپاس سڵاو لێبە عليكم السلام ورحمة الله وبركاته. خۆشبی سپاس دەکەم ناوی بەڕێزە هجار کات هەژار خەڵکی کوێیت خلكي شامزينما خلكي شامزينما چهارچاله ترکیه هەرکیە بله سەرچاوان زمینی من بەخێر بێن سەرچاو سرچاو چۆن هاتونەتە فامیلی مۆڵ خود اما پیاسه و گریان بۆ پیاسە و گەڕان آریا ئەیشت ناکڕن با برای ولا مایت خری میدان دکانت خاره مگو داد دستی خونه اینو من بند میدان دکانت خاره باشە لەشتان خوشنی امرو تشتا دستی خوب کشته ونی وایە ئەکید لەشتان ساق بێ چیتان کڕیوە خود هنده جل. 4 متر تشت بود دکان مایت خاره باشە لەشتان ساق بێ با بچمە لێو کاکەش سڵاو لە تۆ بێ سلام ناوچیە أمت ئوموت أمت ئومێت باشە بەچیەوە سەرقاڵی تۆ چ کارێک دەکەی شغلی تۆ چییە از کارمندم شرکت اشتغال لە شەریکە ئیشەکەی بله لەشتان ساق بێ وەرە تەنیشتم وەرە مەڕۆ وەرە لامەوە شتێکی خۆشم پێشکەشکە چاوان يعني گۆرانێکی خۆش گۆرانێکی هەرکیم پێشکەشکە والله ساعة هرتيا
تۆ هەرکینیت ناڵا شێوانی ما تۆ شێوانیت ئەس کورانیاش نزانم بێژم ما دەنگی باشە بە سەرهاتێکی خۆشم بۆ بگەڕەوە دنزانە گۆڕانی بێژە درۆ دەکات درۆزی 4 ساعت گۆڕانی بێژە والله یعنی مەشتیەوەی بردۆ بە گۆرانی وەزێنە نالە گوێت ما هێف کردن مالا جواب باشە دەی تۆ گۆرانێکی هەرکیم بۆ بڵێ هەتەوێ ئەو توشکێدەی خۆ قرآن جا دانگی من خوش با از تهیر کم بله والله دانگی من خوش نیه قەیناکە با خۆش نەبێ من هەر ئەمەوێ چه بیم گۆرانێکی هەرکیم بۆ بڵێ چه والله دانگی من خوش نیه نه از بوتا گورانی بیم بله والله خوش نیه جمعه دیز حاج بی نشی باشە نوکتەیەکی خۆشم بۆ بگەڕەوە بەسەر هاتێکی خۆش چ شتێکتان بەسەر هاتووە لە کاتی ئیشکردنە کە ئێستش بیری بکێتە پێکەنینت دێ خدای ما چه بیجم کورینو آهوی گویم بیر کرد بقره مەبیری آری والله ساعت از مانی من چیم بیش ما میگه دانگی خیلی زوره خوشی باشە دەی یەڵە بە ئەو بە ماڵ والله دەنگی بابا سەبات داد کرد گورانی نەیشێ منە هەرێکی شێ خوب کرد باشە بەڵام لە کاتی بەرنمەیە و یان لە بەرنامی هوەریە خۆشە ئەو شتانە بۆچی هەر خوشە بەس هەر ئێکژی دادە ئیشێ خوب کرد باشە با بە خۆ من ناڵم وەرە کلیپێ بۆەکە دەت بێژە گورانیا بێژە گۆرانیەکەم بۆ بڵێ ناتوانم باشە وەرە پرسیارێکمان هەیە وەڵامەکەتان زانی دەبنە خاوەن خەڵات باشە باشە ئەو ڤیدۆمان دەکات ئەو لەکێ بڵاومان دەکاتەوە لە تیکتۆکا بڵاومان دەکاتەوە کێشان وێ لە تیکتۆکێ بەڵا کرد باشە ساڵی 2006 مۆندیال بوو چ وڵاتێک بردیەوە وڵام نزان سێری تۆپی پێ ناکەی نا والله حەز لە چ بارێکە زۆر زیرەکی ئەس والله چۆن یعنی ینی حەزت لە چ شتێکە لە زانیاری چ بەشێکە والله تێنەگەشتم دەست خۆش دەست خۆش زۆر سپاس بۆ بەشداریکردنتان سپاسی زۆر سپاس دەستان خۆش بێ زۆر سپاس گەنمە شامی لە مەو دوازستانە چاچی خۆشە گەنمە شامی شێلم پاقلی کوڵاو ئێوەش بەرن ئەتوانن تامیکەن زۆر خۆشە تامەکەی کەوچکێک بەرین کاکە تۆزێکمان بۆ بکەیتە پەرداخەکە و بێ زەحمەت ئەنجا هەڵمی لە هەڵەستەیە ئەو ئەگەر سەرماوە بێکسەر گەرمە بیتەوە دەست خۆش با تامیکەین زۆر بەتامە ئەوەش دەتوانن شەوانە بێنە فامیلی مۆڵ هەم گەنمە شامی بخۆن هەم بێنە لای من یەک دنیا خەڵاتم پێیە دەتوانن ببنە خاوەن خەڵات بە خۆمان دوو قسەی خۆش شەکەین بەیەکەوە ئێوەش شتی خۆشم بۆ ئامادە بکەن نوکتەی خۆش گۆرانی خۆش وەرن بەیەکەوە چاوپێکەوتنەکەین دەبنە خاوەن خەڵات خەڵاتی زۆر باشم پێیە چاوەڕوانتان عزیزانم بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم شەومان شەوەکانی تر من لە فامیلی مۆڵ چاوەڕێتانم یەک دنیا خەڵاتی چاک و جوانم پێیە ئێوەش وەرن دەمەوێت پرسیارتان لێ بکەم و ئێوەش ببنە خاوەن خەڵات دەمەوێت سوپاسێکی تەواوی سپۆنسەرەکانمان بکەین باغی خاتینا براندی ئێڤرۆشە ساڵۆن فامیلی هەروەها تێکساس چیکن وە سوپاسێکی تایبەت بۆ حەمە فاشۆن بۆ دابینکردنی جلەکانی من تا بەرنامەیەکی تر بەخواتانە سپێرم هەر شاد بن